ساڵتان لێبێت بینەرانی کورسات نیوز من هاڕۆتۆفیقم ئەڵخێم شەوی پانۆراما پێتان گەیشتمەوە بۆ قسە و باسکردن لەسەر گەیشتنی 200 ملیارەکەی بەغدا و کاریگەری لەسەر ڕێخستنەوەی دۆخی دارایی هەرێمی کوردستان. دوای مشتومڕێکی زۆر و دوای گفتوگۆ و دانووسانێکی زۆر توانرا 200 ملیار لە بودجەی ساڵی 2021 لە پشکی هەرێمی کوردستان کە هێشتا بە تەواوەتی یعنی هەم حکوومەتی بەغدا هەم ئەنجومەنی وەزیرانی عراق پابند نەبووە بە بڕگەکانی 11 و 12 لە مادەی لە پرۆژە یاسای ساڵی 2020 عراق کە پێویست بوو پشکی هەرێمی کوردستان بەو شێوەی کە گفتوگۆی لەسەرکراوە و ڕێکەوتنی لەسەرکراوە بنێرێت، بەڵام دوجار توانرا 200 ملیار بنێرێت بۆ هەرێمی کوردستان، 200 ملیار دینار. هاتنی ئەم ڕۆپارەیە لە ئێستادا بۆ هەرێمی کوردستان تا چەندە گرنگە لە ڕووی ڕێخستنەوەی دارایی و هەرێمی کوردستان توانێت چی پێ بکە. ئاخۆم پارەیە بەزە پێدانی موچە و شایستەدارایەکانی فەرمانبەرانی هەرێمی کوردستانە خەرج دەکرێت یاخود نەخێر لە پرۆژەکانی وەبەرهێنان و هەروەها ئاوەدانی و گەشەپێدانی هەرێمی کوردستانیش سەرفەکرێت. حکوومەت هەرێمی کوردستان دەتوانێت لە داهاتووە ئەگەر بڕێشی دیکەی پارە هات ئەمەیان بە چ میکانیزمێک خەرج بکات لە هەرێمی کوردستاندا. ئەم شەو گفتوگۆکەین لەسەر ئەم بابەتە بە میوانداری هەرێک لە میوانە بەڕێزەکانم بەڕێز دکتۆر کامران قادر دکتۆرا لە ئابووری کە لە سودۆ لەگەڵەوە بەخێر بێ دکتۆر سوپاس دەکەم. هەروەها بەڕێز سەباح باپیری ئەندامی ئەنجومەنی پارێزگای دوهۆک کە بەڕێزیان لە دوهۆکەوە لەگەڵمانە بن. بەڵە سەرەتا لە دکتۆر کامەران و دەست پێکەم. دکتۆر 200 ملیارەکە گەیشت، خەڵک زۆر چاوەڕێ بوو و ئێستا خۆشبەختانە هاتووە، بەڵام نازانین کە میکانیزمی خەرجکردنەکە و شێوازی مامەڵەکردنەکەی لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستانەوە لە ڕووی داراییەوە چۆنە بێت. پرسیارەکە ئەمێ وا بکەم، کاتێم 200 ملیارە ئاگاتە دەستی حکوومەتی هەرێمی کوردستان و هەرێمی کوردستان لە ڕووی داراییەوە تا ڕادێگەسە بژانەوەیشی بەخۆی و بینی و نرخی نەوت بەرزە، ئەتوانین ئێمە بڵین لە داهاتووە هەرێمی کوردستان لە ڕووی داراییەوە خۆی ڕێبخاتەوە یاخود نەخێر جارێ هەر هێشتا ئەستەمە؟ بەڵێ بەڕاستی بەهاتنی ئەو 200 ملیارێکە ئێستا بڵین باسی ئەەکەین و ئێستا هاتووە بۆ فەرعی بانکی مرکزی لە هەولێر، بڵێن بانکی مرکزی فەرعی هەیە لە هەولێر و ئەچێتە سەر دیارە چۆتە سەر حسابی وەزارەتی دارایی حکوومەتی هەرێم. بەڕاستی ئەم 200 ملیارە ڕاستە یعنی هاتووەمانە، بەڵام کێشە ئابوووریەکان چارەسەر ناکات. چێک کێشە ئابوووریەکان هۆکاری بەڕێی من هۆکاری تەنها هۆکاری ئەوە نییە کە لە بەغاوە پارە بڕاوە، هۆکاری ئەوەیە کە گەندەڵی هەیە بەڕاستی ئەبێت یعنی چاکسازی بکرێت. ئێستا ئێمە کاتێک لە کوردستان گەندەڵی هەیە کاتە بۆ چارەسەرکردنی بێت چکەوێت چاکسازی بکەیت. یعنی ئێستا خۆیان حکومەت چاکسازییان پێشکەش کردووە ناساندویانە، چاکسازیەکە ناساندووە، ئەو چاکسازیە پێسە پەیڕەو کرێ، بەڵام بەداخۆ ئەو چاکسازی کە ئێمە بینین ماوەی 2 ساڵە لە ساڵ 20 جەبەجێ نەکراوە، لە ساڵی جەبەجێ نەکراوە، این جەبەجێکردنی زۆر خاوە. باشە تەمەنی حکومەت چەندێکە 4 ساڵە، باشە تۆ لە 2 ساڵە تەنها لە ساڵ 15 جەبەجێکردن ئەمە کێشە سەرەکەیە. ئەنجا ئایا چۆن بۆ جێبەجێ ناکرێت ئەمەیان نازین، بەڵام مەسەلەی ئەم 200 ملیارەکە هاتوۆتە سەر حسابی حکوومەتی هەرێمی کوردستان. حکوومەتی هەرێمی کوردستان طبعاً خۆی ئەڵێت من ئەمە ئێمەوە بە قەرز بەڕاستی ئەم قەرزە تەفاسیلی چۆنە، یعنی ئەبێ بە شەفافانە بێت. ئەگە قەرز کراوە بە فعلا قەرز کراوە یان من بەڕێی من ئەمە قەرز نییە، ئەمە ئەزاین چۆنە کاتێکە نەوت زۆر نزم بووە بڕێکی کەمتر لەو حسەی لەو پاداشتەی کە کۆمپانیا وتێتەکان وەریان کردو بڕێکی کەمتریان وەرگرتووە، پێیان وتون بەڕێی من وایە پێیان وتون دوای ئەتان نینەوە. ئێستاکەوە بەڵێ ئەگەرنا هیچ قەرزێک نەکراوە، هیچ لە هیچ دۆکیمنتێکا قەرز نەکراوە ئەسڵەن، نە وەرڵد بانک و نە IMF و ئەمانە بەی شێوەیە قەرز نان حکوومەتی هەرێمە بێت لە ڕێگەی بەغاوە بێت و هیچ بانکێکی دووەلیش هیچ بانکێک لە بانکان بڵێن ئەو بانکە جیهانیانە قەرز نایە بە حکوومەتی هەرێم لەبەرێک حکوومەتی هەرێم حکوومەت بڵێن وەکو دەوڵەت نییە، یعنی چۆن زمانی بکە ئەو پارە بگێڕێتەوە کەواتە قەرز نەکراوە. ئەی باشە ئەی ئەمە بۆ چێ دێتەوە بە قەرز؟ بەڕێی من هەر پەیوەندی بەوەیە کە ئیتفاقی لەگەڵ کۆمپانیەکان بە شایستەدارەکانی کۆمپانیەکان یان نیوەیان ناوە ئەو کاتە یان مەسەن سێ بەشیان ناوە، بەشێکی بە قەرز بۆ توێتی دوایی ئەتانێنی ئێستا مەسەن نەوت بەرز بۆتەوە ئەو قەرزە بەو شەوە ئێنەوە. بەڵام بەڕاستی کە ئێماڵین چاکسازی تەنها لە ریفۆرم لە ناو سیستەمی ئابووری هەرێمی کوردستانە نا، چاکسازی بە لەو گرێبەستانە شەوکرێت، چکە ئەو گرێبەستانە گەورەترین کارەساتی بۆ حکوومەتی هەرێم و بۆ خەڵکی کوردستان بەجێهێشتووە. مەمسم گرێبەسەنەوتەکان. باشە پێشتر ینی حکوومەتی هەرێمی کوردستان لەمێ هەر لەسەر ئەوەی مەسەلەی کۆمپانیەکان قسە بکەم، چکە بەڕاستی هەر پارێگەوتا کە لە بەغداوە دێت یاخود ینی حکوومەتی هەرێمی کوردستان کاتێکە موچە تەخیرەکە دەڵێ ئێمە ئەبێ قەرز بکەین بۆ موچە یاخود دەبێت لە کۆمپانیەکان داواگەین، چکە قسەیەکی وا هەبوو پێشتر
نەوتی بۆ نمونە مانگەکانی بڵین کە هێشتا نەهات نەچوونەتە ناوی نەوتەکان درراوە بۆ کۆمپانیانە لە بری پارەوەری ژیراوە بۆ موچە ئەگەر وابێت ینی ئێمە ئەگەر هەر پارێکمان لە بەغداوە بۆ بێت و بیدێنەوە بە قەرز کەواتە ئێمە ناتوانین ڕێخستنەوەی دارایی خۆمان بکەین لە ئێستای بەڕاستی بۆ ئەم ساڵ ساڵ و بۆ ساڵێک تر و بۆ 7 ساڵی تریش ناتوانین 7 ساڵ بەڵێ لەبەرێک ئێستا حساباتێک هەیە ئەمە حکومەت ئێرەم خۆی ئەڵێ خۆی لە 31 ملیار دلار قەرزانین لەو 31 ملیار دلار نزگەی بڵێن 15 بۆ معاشخۆرە ئەوە نادرێتەوە ئەو مشکلە نیە واز لێبێنە ئەوەی کە ئەمێنێتەوە مەسەڵەن 2 ملیارینی بانکی بەرگزەکانی عراق و 4-5 ملیارینی کۆمپانیا نەوتەکان و 2 ملیاری ئەوێ و هەمووی 10 ملیارێکە ئەم 10 ملیارە خۆتۆ ڕاستە ساڵانە 10 ملیار دلار زیاتر پیاکەی بەڵام خۆتۆ بێ نەفقاتی هەیە بێ نەفقاتێکە کەواتە ساڵی تۆ ملیارێک ئەبێ ملیارێک دلار ئەیتەوە بە قەرز ئەگەر نەوت لەسەر و 75 دلار بێ ئەگەر حکومەتی بەغا و 200 ملیار بۆ سەرفکە لەوانەیە ملیارێک ساڵانە ملیارێک دلار بیتەوە بە قەرز باشە ئێتۆ ملیارێک بیتەوە گە تۆ 10 ملیار قەرزار بی کەواتە 10 ساڵ خایەنێت ئەگەر مەگەر نەوت بچێتە 100 دلاریش کەواتە تۆ ئیلتیزامات ئەبێ ئەو قەرزانە بیتەوە بەڵام ئەم قەرزانە بەڕاستی هەر بەو شێوەیە بووە کە وتمان مەسەڵەن ئەم شایستە دارایانیان کەمتریاوە بەڵام مشکلەکە چیە مشکلەکە گرێبەستەکانە کەواتە بۆچی ئێمە داهاتینەوەی بەشی قەرزەکان و بەشی نەفقاتی ناوخۆناکان لەبەرێکە ئەو گرێبەستانی کە کراوە تقریبا زۆربەی هەر زۆری تێچووی بەرهەمێنانی نەوتەکە لە 150 ئەچێت بۆ کۆمپانیاکان نە کۆمپانیا جیانەکان تەنانەت کۆمپانیای ناوخۆش بەشدەی تیاکە و کەواتە تۆ داهاتی کەمە بێنێتەوە کەمە بۆ ئەمێنێتەوە بەڵام سەرڕای ئەمەش هەر نەوت بە 75 دلار هەر توانی تەختی ئەو نەفقاتە بکەیت بەڵام پێ ئەچێت ئەم مەسەلەن ئەو حتا بەبێ ئەوەی کە بەغاش پارە بنێرێت و نەوت بە 75 دلار و ئەم حکومەتێرم بە 65 بیفرۆشێت بڕێک پارێکی زۆری هەر بۆ ئەمێنێتەوە 100% لەبەرێکە مانگانە 450,000 بۆ 500,000 بەرمیل نەوت مەسا ئەنێریت دەرەوە وە زەربی 65 کە یعنی ڕقمێکی وازحمان دەستکەی کە ڕقمێکی گەورەیە و ئەمە بێت جگە لە داهاتی ناوخۆ بەڵام چییە هەر پەیوەندی بەو هۆکارەوەیە کە ئەم گرێبەستانە لەبەرێکە زۆربەی تێچووەکان یعنی نیوەی تێچووی بەرهەمێنانی نەوت ئەچێ بۆ ئەو گرێبەستانە وتیانە ئەمە نیوەی ئەبات و بەشێکی تری لەو نیوەی تریش بەشێکی تری ئەچێ بۆ قەرز کەواتە شتیشی وا بۆ نامێنێتەوە کە بۆ نەمایەوە و کاتە ناتوانێت تەختەی ئەو نەفقاتانە بکەیت کە هەتا سەرڕای ئەوەی کە دلار لە 120,000 بۆ بە 150,000 دلار و ئەوەش دیسان و سوودێکی تری بۆ حکومەت هێرێم هەیە و وەزەرەری بۆ خەڵک هەیە سەرڕای ئەوانش ناتوانێت مەسەلەن بە فولی مەعاش بن نەک ناتوانێت بە فولی مەعاش بە لە سڵامی سێک لێ بڕێت لەسەر و ئەوەشەوە بە 30 ڕۆژجارێک ساوە ئێمە زانیمان کە 4 مانگتار بە 40 ڕۆژجارێک داتێ کەواتە بەڕاستی ئێمە کۆمەڵە کێشەیەکن کە بە ساڵ و 2 ساڵ چارەسەر نابێت بە یەک چارەسەری باش هەیە کە بیکەن ئەویش چاکسازی ڕاستەقینەیە چاکسازی ڕاستەقینە ئەبێ ئەو نەفقاتانەی کە پرۆدەکتیڤ نین کە بەرهەمدار نین یعنی چەند جایەک وتومەتەوە هەتا ئەو نەفقاتانە بەردەوام بێت کە بەرهەمدار نین و ئەچێ بۆم لاوەلا ئەوانە نەبڕن بەڕاستی وەزعی ئابووری کوردستان بە هیچ شێک باش نابێت و من تەسەوەر ناکەم باش بێ لەم 1-2 ساڵەشە دەست خۆش دکتۆر کامران دێمە خزمەت جەنابەت بەڵێ کاک سەباح باپیری ئەندامی ئەنجومەنی پارێزگای دووە کە ڕاستەخۆ لە دووە کۆلەگەڵمانەی سڵاوت لێبێت دیارە مام شەو گفتوگۆکەین لەسەر گەیشتنی 200 ملیارەکەی بەغا و ئەمە تا چەند کاریگەری هەیە لە ڕووی ڕێخستنەوەی داهات یاریمی کوردستان دوجاری ژێڕێگەی ئەم ڕێخستنەوەیەوە باشکردنی ژیان و بژێوی و هەروەها جوڵەی بازار و هەروەها پرۆژە خزمەتگوزاریەکان و بەریێنان لە هەرێمی کوردستان و پێشخستنی کەرتی دارایی و ئابووریمان لە هەرێمی کوردستان بەڕای جەنابتان وەکو ئەندامی ئەنجومەنی پارێزگای دوهۆک یعنی لە ئێستادا هەرێمی کوردستان ئەتوانێت بەو پارەی کە لە بەغداوە دێەوە بۆ داهاتی کە دەستمان دەکەوێمە لە فرۆشی نەوت و هەروەها لە بەرزی دۆلار و لە داهاتی ناوخۆ ئەتوانین ڕێخستنەوەی دارایی خۆمان بکەین و ئەتوانین وەکەوەی کە هەوڵی بۆ درێت بودجەیەکمان هەبێت یاخود پرۆژە یاسایەکی بودجەمان هەبێت ئەم ساڵ بۆ هەرێمی کوردستان یاخود ئەمانە هێشتا مەحاڵە جارێ سپاس بۆ دەرفەتی ڕاستی بابەتە ینی بابەتێکی گەلێکی مشم بەرفر هەیە ڕاستی ئەم بابەتێ ام بجين موضوع بابت دارایی کشید مزنت کردستان ده هین بقى قناعت من بابت سرکیت موضوع کردستان ده بابت پروژه چاکسازی کو جه داخلی کو و چند ساله حکومت هرم کردستان دست بگیری بس وکو ام بجین وکو شوازی که پراکتیکی نهات یا جبهه کردن کو افروکه امزان افروکه سر آست هرم کردستان چندین کس هنه مثلا پترش موچکی ورد کردن چندین کس هنه البلد بالات هاتینه نخانه نشین کردن و بیکو يعني اف مافهبتن چندین مزاختن تینا مزاختن بیکو بشوازه که درستایی شیم بجین مافوان هبت بده برگرتن ابد بده اگر هندکو يعني بله هرم کردستان افریقا او دهاتن که بگه هی مثلا بونمون خالد گمرکی الدهات ناوخوی یه ریوبری امجن سازیت حکومی الجل او دهات بغداد الجل یه غازه ترى هميه هيا جبير نكن جيكو افریقا دكتور كامران يجي امشه بكير بابت برزبونا يعني
يعني نرخ غازش رخيكيبه راست احتمال هي يعني اخفناكا يا جهه خدا يا دكتور كامراني بحث كرد که هرم کردستان چنکین دولته یک اشکالات تبریکنی که هرم کردستان هت موضوع گریبه صدا و چنکین دولته اوان کمپانیا يعني استقلالا نبونا يعني مش جهات رسميه وكو دولت يكري او مرجت مثلا سر هرم كردستان داني بوغيره بس يد نفطه يبو اگر هندكو افريقيا دهات هرم كردستان قالك كيم مثلا تشكو وكو دولتنا مثلا بقول هرم العراق اهمان كومبانيا احتمال وقت اتفاق قال حكومه العراق كاتن بي بهاي مثلا مزاخننا دريخسننا نقلينا كاتن بس بوش تشكيل فيها حكمه شخي دي وجه هرم كردستان جراستيت بابته يه غازي دا كو شفاف نبويا او نشفاف يجب اگر هندكو افريقيا جه داخل كو برلمانتاريت محتان که بحث اندت كان برستاين زانگيري بس چندن و چواهات يعني دانان و سر چمرج هات دانان و چند سال هات دانان و حتی تمایه او جه داخل او همي بو اگر هندكو افريقيا حولاتي هرم كردستان باورين ما كو مثلا اف بابته دي چاره سربتن لو قناعتهم بده او دهات كيف هرم كردستان هي شو وكون أفقود قناعة من نبس هيك أو 200 مليار بغداد جنين أبي ما بتني هي ترى ما هي بس محتاج سي خالص سراكينه إيك بابتك موجودي بابتك شاسازية كوفيد بتبع سكرن دو بابت شفافيت همي بواردا كو افريقيا جدا خيا سي يعني نهيلانا بابت كنداليه بلا طيبتي مثلا خالد سنوريه ودوائر وحتى تمايه افسي خاله هيك هرم كردستان بيتا كرن بلدات هرم كردستان افريقيا تيرا هندي هذا كو افريقيا يعني موشجي بنا دابش كرن و بروجي بنا جبجي كرن تشكي راستي بجن دهاتك اجار يمازن احتمال هيك بكون نمونه بحث مثلا خاله كشتي ابراهيم خليل بكم وكو احتمال جمهورك يا درسناش بيجمعته بس من كودي شو نكا ببابتيا كيري مثلا اشترون بالك وقت داخل يعني جمهور ابراهيم خليل حتى درد كابتن چند بار جت باكتن چند جورت بار باكتن وجويره خيبه وقت جويره درد كابت حتى ست تركيا چند جورت بار احتمال 5 صد شوان بار اصلا نبو حكمتنا بوندا كومبانيانا قوت عندك كسان احتمالات حزبينا افهمي بو اگر هندكو دهات ما هي بس نرخصنا في دهات شرخيكيبه ونكم كرنا في دهات شرخيكيبه الجهه كوكب حكمت في سربرشت سركتن بو اگر هندكو افريقيا اف خيرانه ملهر كردستان كما تمام صباح يعني هاوڕای لەگەڵ هەم دکتۆر کامەران هەم زۆرێک لە چاودێرانی بواری دارایی لە هەرێمی کوردستان کە ڕاستە ئێستا حکوومەتی هەرێمی کوردستان وەکو جەنابی شت و دکتۆر کامەران ئاماژەیان پێدا پرۆژەی چاکسازی دەست پێ کردووە بەڵام پێ دوایانی ئەو ئیرادە ڕاستەقینە هەیە لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستان لایەنە سیاسیەکان بۆ نمونە حکوومەتە خۆجیەکانی پارێزگاکان کە ئەم پرۆژەی چاکسازیە بە زووترین کات جێبەجێ بکرێت بۆی ئەم خاڵانەی کە جەنابتان ئاماژەی پێدەن لە ڕووی ناشەفافی گەندەڵی هەروەها بردننی داهات هەرێمی کوردستان لەلایەن بەشێکی زۆر لە کۆمپانیا حیزبیەکان و ئەوانەی کە دیار نین ئەمانە هەمووی بە چارە سەربگات یاخود نەخێر ئەمەش ئەستەم و ئیرادەکە نییە لە ئێستادا يعني از بجم بابت استمنينا نخي ممكنه بتاكرن وقناعه مهرم كردستان يا جهش تي استيك وافريقيا خلاص بيابتن كنت بجي نقطه راس السطر بدانتن خلاص بجا زاتر نا هولات هرم كردستان افريقيا تحملوا في واسعه كاتن نا او ستمر سر است بارزغات تاكن هر بارزغا كانوا كتبس حكي جلو غاز مثلا نبونا خدمتها هكا بس انجمن مثلا بارزغات هو كيما افريقيا انجمن بارزغات هو كي چندين جار جلو غاز كر بحث كيري كو افريقيا عدالت حتى دابش كنا فيديو هاتي ما هيج سر أسهر ما كردستان سر بروجال سر بروجة استراتيجية سر حتى بابته يعني بجن دامزراندن وحتى دوم هي لو ما نيس تم بس إشكاله ما تفيد ده موضوع عفاية جارة كده بجمدة تو حزب ده صلاة هر ما كردستان كو جالك جا هر وان يعني بربرست وان هر دو حزبية بحث هندي كيري كو بابته يعني شين بجن چاکسازی بری همین شافت ام دست بکن چون که هک افریقا بابت وزیرت ام بجن ید به وزارت بن هک بحث ریوا بلد گشتی بن هک بحث خانه نشینت ید وهمی بن هک بحث پترش يعني موشكي بتن راست حسب الديجيتال هين بس احتمال هي بشكاش شيري بوان زفر تبع افريقيا من امبر هالبجارتين بغداد شب قناعه من هرم كردستاني ما قناعتنا حتى بري هالبجارتين افي كاري بكاتن شكل نسبتهم قال لك زحمته افريقيا برينا موشت عندك هساكو ولو نبريكا سيجي ورد كرم بس بتا اجر عندك احتمال هي زرا لك حزب كابتن لو ما في كاري ناكل لو ما ازبجم افريقيا حكمه هرم كردستاني في سر اساس هي تعامل لكن كو افريقيا برجونديه حزب داتا برسيك هو افريقيا سحكته يعني خدنا كتن هرم كردستان برو تقيني بشتن برو هند بشتن في خلق هرم كردستان دي تحمل لك افريقيا ام وكو حساب السياسي عم تشينا نف خلق كده وبات هالبجارتنا افريقيا خلقي استعدادنا بشتا صندوق دنگداني وقت تبسالت كده بشتا از بوش مثلا صندوق دنگداني شبو مهات يكرن افريقيا نام كهرباء نام اوف هيا موش من يجورد بتن خدمات ني حدد ما هي وازد بين برامبرجي هندك تهني ي بجن
تهور آفات كانوا أو يا آفات كانوا جادت يتهبت التنبر نكو أك بيجن بارنينا يعني من قال جاف خفنا قوتي أم بيجن مثلا صالان وطود وقت هرم كردستاني وكو بيكينا حكمتها يا إيكي كسي قالوا جاز زر حكمتنا أبو تشينكي إكمالات حكمتها تكيمبون خلكي الرازي بوبكيمي أفريقيا خلصان تنيهاي وناجي حتى بلو ما أفنع عدالة بتأجر هندك وأفريقيا خلكي هرم كردستان تحملوا بوابتنا كزيادر دەست خۆش مامۆستا سەباح دێمەوە خزمەت جەنابەت سوپاس دەکەم دکتۆر کامەران ینی بۆ نمونە یەکی شکل لە خاڵەکان کە زۆرێک ئەوانەی کە وەکو بەڕێستان شارەزان لە بواری ئابووری لە هەرێمی کوردستاندا یعنی بۆ ڕێخستنەوەی دارایی هەرێم ئەوە کۆمەڵی خاڵ ئاماژەی پێکرا کە ئەو هەنگاوانەیە پێویستە حکوومەت هەرێمی کوردستان بینێ بەڵام یەکێکی دیکە لەو خاڵانە کە زۆر گرنگە هەموو حکوومەتێک یاخود هەموو وڵاتێکەکەی بێ ئەویش بودجێ بەڕاستی کە تۆ بودجەت هەبێت ینی داهاتە دیارە بێت خەرجی دیارە بێت و شەفافی و ڕوونی دیارە بێت لە ڕووی داراییەوە هەرێمی کوردستان تا ئێستا چەند ساڵە نەیتوانێت و بودجێ هەبێت و ئەم ساڵ هەوڵێکە بوو کە بودجێ هەرێمی کوردستانەوە بەڵام ئەوە ئێمە پێم مەخسۆتە مانگی حوتەوە تا ئێستا دیار نییە گرنگی بودجە بۆ هەرێمی کوردستان لەم قۆناغەدا ینی تا چەندە پێویستە بەڕاستی دکتۆر کامەران بەڵێ لە ڕووی ئابووری بەڕاستی بودجە عملية رنگڕێژیە يعني رنگڕێژیە کەیت و پلانێک دائنێ بۆ خەرجەکان و ئیراداتە يعني داهاتەکان لەگەڵ خەرجەکان طبعا داهاتەکان بۆ ئاڕاستی کە سیاساتی مالی بەکارێنی بۆی کە هەنێ سێکتەر گەشە پێ بی و خەرجەکانیش بە هەمان شێوەیە واتە یعنی بودجە معنای معاشدان نییە بەڕاستی من ئێستا مثلا حتا من بۆیە ئەمەلم نییە بە ئابووری کوردستان لەبەرەوەی کە بەس تەرکیز کراوەتە سەر معاش تەرکیز نەکراوەتە سەرەوەی کە کەرتی تایبەتی ڕاستەقینەیی نەگەوەی لە کوردستان هەیە کەرتی تایبەتی ڕاستەقینەی هان بدرێ بۆی کە کێشەی بێکاری کەمێتەوە طبعا لەناو بودجەیە ئاڕاستەی ئابووری ئاڕاستە ئەکرێ بەو ئاڕاستەی کە لە بەرژەوەندی ئابووری بێت لە بەرژەوەندی ئابووری بێ یعنی چی یعنی مەسەلەن نمووی اقتصادی بەرز بێت معادلاتی بەتاڵە نزمێن بێ ئاستی گشتین نرخیان بەو ڕادێ بەرز نەبێتەوە کە لە ساڵ و زیاتر بەرز نەبێتەوە مەسەلەن ڕێژەی هەژاری کەم بێتەوە کەواتە وەکو کۆنتڕۆڵێک گوایە بۆ سەرجەم شتەکان بالضبط یعنی کەواتە بودجە زۆر گرنگە بەڵام بەداخۆ لە دوای 2014 نیمانە طبعا مبەڕێت زۆرە بووی کە بودجە نییە بەڵام بە هەج مبەڕێداتێک بێت تۆ بێ ڕنگڕێژەکە بکەی خەرجەکانی دیاریکەیت نەفەقاتەکانی دیاریکەی ئەگەر کورتێنە ئەو کاتە بە پێی کورتێنانەکە مەسەلەن تۆ ناتوانیت وەکو حکوومەت عێراق قەرزکەی و ناشتوانی دۆلار بەرزکەیت یان نزمیکەیتەوە وەکو حکوومەت عێراقی بۆی کە کوردێنانەکەی بکاتەوە لەبەرێکە من سیاساتی نەقدیمانی ئەمە لە هەموو عێراق تەنها بانکی مرکزی ئەتوانێت بانکی مرکزی عێراقی ئەتوانێت دەستکاری سیاساتی نەقدی بکات کەواتە چیەکەی لەم کاتەیە تۆ ئەتوانێت ئەو نەفەقاتانە خەرج نەکەیت بەس بۆی کە ڕسمی بودجەکە لەبەردەستە بێ بزانی ئاڕاستی ئابووری بەری چۆ ئەڕوا لەبەرێکە تۆ ئەو خەرجیانی کە ئەیکەیت بزانی ئەم خەرجیانە خەرجی ئیسەسمارینیان خەرجی تەشغیلین مثلا ئەوە چونکە زۆر گرنگە لەبەرێکە ئێستا خەڵک لە باش ئێمە یەکێک لەوانەیە بڵێ باش من مهمە معاش مەبێ و تاوە مەسەلەکە بەس معاش نییە مەسەلەکە نەفەقاتی استثماری بۆ حکومت لەبەرێک ئێمە حکومت تەدەخلی کاروباری ئابووری زۆرەکە کەواتە نەفەقاتی استثماری زۆر گرنگە باشە بۆچی گرنگە نەفەقاتی استثماری لەبەرێکە معادلاتی بەتاڵە نزم بێتەوە کە معادلاتی بەتاڵە نزم یعنی چی یعنی هەژاری کەمە بێتەوە کە هەژاری کەم بۆ یعنی کێشەی کۆمەڵاتی سیاسی ئابووری کەمە بێتەوە بەڕاستی ئەمە هەمووی لە ساڵە ئەمەمان نییە وەکو جەناب زوو تەرکیزەکە بەس لەسەر موچە و لەسەر موچە ئەو کەسێک کە تاعین بووە تركيزي حكومة تركيزي بس لسر كلا كاتك كرتي تايبتو كشيء بكاري كشيء زوز قبرت لك كشيء موجب راسي بالرأي من الرؤية أبوري وكشيء بكاري زور جرينجا كحكومة أبيت شبكة أبيت شخصازي كراستخينة بكا ليا سايكارا مثلا لهانداني كومبانيا كان بو برهنان أما زوز جرينجا تشكال بريكا هني أرج لسر حكومة كما كاتو بالأمر راسي أمل لا باش الدكتور يعني ببورة خاصة كشبيه برم يعني بون مونة جناب أماجد بودا سكتوا أجر بودجت دیاری بکەیت و پارێکی وها داهاتێکی وهاش لە بەردەسا نەبێ یعنی بەڵام خطوتە گشتەکانە کە دیاری کرد ئاسانتر نابێ بۆ حکوومەت کە لە داهاتوە کاری لەسەر بکە ئەکە ئاسانترە بۆ نەیکردو ینی تا ئێستا حکوومەت هێرێمی کوردستان ئێمە ناڵین بە حکوومەت هێرێم ناڵین وڵا کاکە وەرە بچۆ شەریکێکی BMW بێنە بە بچۆ سیارە دروستکە ناتوانینەوە بکەین لەم قۆناغەیە ڕاستی ئەوە پێویستی بە خەڵەیەکی ئابووری زۆر بەهێزە بۆی کە ئەوە بکرێت بەڵام خۆ ئەتوانی بچی سەدێ دروستکە کاکە ئەتوانی بچی هەنێشن دروستکە ئەم سەدە مەسەلەن هەم بۆ ئێنڤایرۆمێنتەڵ هەم بۆ منطق یعنی بۆ ژینگە هەم بۆ زەراعە هەم بۆ سیاحی ژانەوە لە هەموو ڕوویەکەوە لە هەموو ڕوویەکەوە ئەمەیان یعنی شتی زۆر قورسی ناوێت بەس پارەی ئەوێت بەڵام تۆ کەواتە کە تۆ ڕنگڕێژەکە و کردداونە بزانی ئەوەلیەت چییە بۆی کە ئەو تۆ کە بڕێک کە مەعاش ئەخر خۆ ئێمە بە ئەگە بێنە سەر موچە و مەسەلەی موچە لە 2015 و 16 حەڤەیە تۆزۆ کێشەی گەوری هەبوو لە 2019 نەفەقاتی استثماریشمانە بوو جگەل لە موچە حکومەتان نەفقاتی شەکەت و ئەمە نەفقاتە ئاراسی ئەم نەفقاتە بەرەو چۆ ئەڕوات ئاراسی ئەم نەفقاتەکە بەڕەو هەنێ پرۆژەی استراتیژی بوونی تحتی بڕوات تو هەم ڕێژەی بە کەشێکی بێکاری کە بکەیتەوە هەم هانی ئابووری لە ڕێبوونی تحتیەوە کە گەشەی ئابووری زیاتر بکەیت
بەڵام بەڕاستی لە 2019 کە نەوت بەرز بوو یعنی شتێکی وامان نبینی نازم کە من خۆم تێبینیم کردووە پرۆژێکی وا گەورە نەکراوە تا بڵێ پرۆژێکی استراتیژی بێ و تەسیری لە چەند پرۆژێک بێ و تەسیری لە گەشەی ئابووری هەرێمی کوردستان کردبێت دوای ئەوەی هەمە هاتینە سەرچی هاتینە سەر قەیرانێکی تر کە نەوت بە شێوەیەکی شارپلی یعنی بە شێوەیەکی زۆر دابەزی ئەو کاتە یعنی هیچی بەدەستەوە نەبوو حکومت تەنانەت نەیتوانی نەک پرۆژەی گرنگ بکە بۆی کە ڕێژەی بەکارێکم کاتەوە ئەو کەسانی کە لە کۆمپانیەکانیش بوون چالاشی ئابووریەکان کەم بۆ ڕێژەی بۆ کاری زۆر لەوە زیاتر لە ڕووی ئابووریەوە تۆ بێ هەموو کات تەوەقع بکەیت کە نرخی نەوت بەرەو دابەزین بڕاتەوە بەڵێ ئێستا من نابێ حکومەتیانم یعنی ئیتر دانیشە و سێری ئەو بکە کە نەوت بە 75 دلار زمانی ئەوە نیە نەوت بە 75 دلار لە ڕووی نەزەری ئابووریەوە ئەڵێ چاڵێ گەر هات و نەوت بووە هەتا نرخی نەوت بەرز بێتەوە سەپلایەکان ئەو کەسانی کە پرۆداکشن ئەو کەسانی کە بەرهەمێنن بەرهەمیان زیاترێ بێ کە بەرهەمیان زیاتر بوو دابەزێتەوە لەوانەیە ئێستا تۆ پێم بڵێ باشە جاخۆ ئۆپیک و نۆن ئۆپیک ڕێکەوتن 23 دەوڵەتن کە بەرهەم زیانەکەن بە محدودی زیاد بکەن باش ئێمە ئەمریکامان هەیە کە بەرهەم زیاکە کەنەدامان هەیە کە بەرهەم زیاکە نەرویجمان هەیە کە بەرهەم زیاکات یعنی ئەمریکا ئەگەر نەوت بچێتە 90 دلار بۆچی بە 90 دلاری کڕێ ئەچی بەرهەمێنانی خۆی زیاکات کەواتە تۆ هەر مەترسی و لەسەر ئێمە طبعا حەقمان نییە بەسەرەوەی کە چی بەرهەمێ چی بەرنەمە بەس ناچارین بەسی ئەمریکا بکەین ئەمریکا بەرهەمێنانی زیاد بکەونەوە بێتەوە 6 دلار بۆ ئێمە کارەساتی گەورە بێتەوە بازاڕەکەەوە هەیە ینی دیسانەوە ئەگەڕێنەوە بۆ نقطەی سفر بەڕاستی کەواتە تۆ باشترین شت چیە باشترین شتەوەی کە تۆ چاکسازی بکەیت ئەو چاکسازی کە دەمێکە مەسەلەن ئەو کەسانی کە پسپۆری ئابوورین هاوارەکەن کە ئەبێت تۆ تەنها پشت بە نەوت نەبەسی کە تۆ ئەبێ هەروەک ئێستا سەدەکەی کە بۆم باس کردی مەسەلەن پارێکی زۆر هەبوو بەڕاستی لە نێوان 2023 بۆ 2013 پارێکی زۆر هەبوو ئەبوو ئێستا 70 سەد بچوک دروست کرا هەر هیچ نەبووە بۆ مانەتەقی سیاحیان بۆ کەرتی زەراعی بەکار باتە بەڵام ئێستا کە سەرکەین نەتیجەکەی بینین کە ناتوانانی هیچ بەروبوومێکی کشتتوکڵی واو هەبێ کە مثلەن لە ساڵێکی کۆم ساڵەکە وشکە ساڵیە کەم بارانی و تا فەرموزانەوە ڕۆژی کشتتوکڵ خطە بۆ ئەوە دانیکە ئەمە استراتیژیە ئەمە بۆ حکومەت هێرمە کرێت یعنی وەوتم ئەمە معاملێکی سیارە نیە بڵێ ئەچمێنم و تەکنیکی ئەم قورسە و نازم چێمە ئەمە نییە پێ دوایە کە پلانی استراتیژی نییە پلانی کوردمەوداش هەیە یانی ئەو پێڵەن دیڤلۆپمنت پلانی تەنمیەی ئابووری بەڕاستی پلانی تەنمیەی ئابووری لە کوردستانە من نەمبیستووە نازانم هاتا ئێستا کەسێک بیستێتی بڵێ ئەگەر هاتو ئەمە زیاتر بۆ دەوڵەتانی چیە بۆ دەوڵەتانی هەناردەی نەوتە مەسەلەن بۆ ئیماراتە مەسەلەن ئیمارات پلانی هەیە مەسەلەن لەم 5 ساڵەیە پلانی ئەم 5 ساڵەی ئابووری بۆ گەشەفەدانی ئابووری چی بێت بەچی ئەیکا بە داهاتی نەوتێکە کاتێکە ئۆیل ڕێڤێنیو و داهاتی نەوت بەرز بوو ئەیکا بەڵام تو کە داهاتی نەوت نزم بوو نزم یعنی دابەزی ئەو کات توانی پشت بەو شتانە بەسی کە تا ڕادێک کردوتە ئێمە ناڵین لە ساسە حکومەت هێرمەتوان هەموو شتە بکە بەڵام ئەیتوانین لە سا مەسەلەن 30-40 بیکات بۆ یەکە نەوتیش دابەزی پشت بەهانێ لەو سێکتەرانە بەسێ بەڵام ئێمە کە کاتێک نەوت دابەزی هیچمان بەدەستەوە نەبوو ئەوە بۆ خۆمان دەسەوسان دانیشتن بەڕاستی دەست خۆش دکتۆر دێمەوە بۆ خزمەت جەناب بۆ کۆمەڵە پرسیاری گرنگتر هەر لە ڕۆ ئابووریەکە و سپاس دەکەم بەڵێ مامۆستا سەباح باپیری یعنی بۆ نمونە ئێستامانی کە ئێمە ئاماژەی پێدەینەوە و خاڵانی کە دکتۆر کامەران و پێشتری جەناب ئاماژەت پێدا ینی خۆ من لە پێناو بەرژەوەندی گشتیە لە پێناو مانەوەی حکوومەتی هەرێمی کوردستان و بەرەو پێشوونی سیستەمە داراییەکەمانە لە هەرێمی کوردستانەوە بە لە پێناو دابەشکردنێکی دادپەروەرانەی داهاتەکانە لە ناوچەکانی هەرێمی کوردستانە تۆ ئەگەر بودجەت هەبێ ئەگەر داهاتی خۆت ڕێخستەوە ینی ناوچەکان ینی کەم و کورتی نابێت لە ڕووی دابەشکردنی دارایەوە بە گشتی ئێوەکو ئەندامی ئەنجومەنی پارێزگای دووهۆک ینی پێتان وایە کاتی ئەگەر حکوومەت هێرمی کوردستان بی لە ڕێخستنەوەی داهاتەکانی خۆی بکە بەو پارانی کە دێتە دەستی ئەتوانێت لە داهاتوە دادپەروەر بێت و عادیلانە داهاتی ناوچەکان دابەشکاتەوە بەسەر خەڵکی ناوچەکانە لە ڕووە لە هەموو ڕۆکانەوەی تر لە بژانەوەی ئابووریەوە بێ لە کەرتی تایبەتەوە بێ لە کەرتی گەشت و گوزار و کشتتوکاڵ و پیشەسازیەوە بێ أنا أزبجم بريهم يستعمل بيرنا كين كوبابات ندات پرویه آن حتی کیم بونا خدمت گزاریه چهار اگری سرکیت هن اگری ای که اوه کو دکتر کامران جو اشارت یعنی آماجه پیکر بابت پلانه کو ام بیشن پلان کا استراتژی بو بابت چه دهات ته چونکه آماجه بابت بودجه کر که مثلا جه داخلی هم کردستان و 2014 و که 2022 که حتی نو که یک سال پارلمانی مثلا بودجه پسند نکرده اجل که دکتر کامران راست احتمال اگر هبونه بس اول نمبرر یا با هر بودجه باید رجال اکتیماتی تهنت مثلا تبا كان جماني بوليس جايب نمونه هر سال فيا بتن بودجه بتن يعني حكمتها خوجي بيشكيشي انجمن كانت انجمن پسند كانت بشتين كده دابت دابش كان حذت ابا حف سال من دابت انجمن حتى كما بودجه ندي اكس سال شي
اذا نبونا بلانك يا واضح في بابتي دا ايك كيشايا بابتي دوي افاكو جداخيا بابتي ريزبنديت كيش افاجي كيشاكو ديا مثلا ابروك جلا جو ان بيجين بوشي ام مثلا وكو اندمت انجمني الجل هندنا بابتي لا مركز اداري بيتا چسپاندن بوشي كي ابروك اندمت انجمني باريس جه رضا هي بو برلمانتارا بس بترت نف حولاتي دا يعني نف حولاتي دا بتر كيشو جلو غازنت حولاتي جه انجمني باريس جه بتر جه برلمانتارا لو ما بيجم ابروك انجمني باريس جه بنمونه وقت مثلا دهاتي بوي بتنظانت تشاد مثلا كيش دفر محتاج كيش بروجه مثلا احتمال وزاره بروجه كي بدانتن انجمن ببينتن بروجه كي جرينج تري هي نبونا رزبنديت بابت دا يعني دانانا بروجه دا افجي كيشي جلجا سراس وزاره دا دانان احتمال جلجا سراس باريس جه بلوانين ام بجن بين ابا تشتكي فرت له خالق يا هي ما بت واقعي باغبين بابت تدخلات حزبي بابت دا افجي موضوع حاجه احتمال جلجا دا بروجه جبر برجونديه كا يعني بجن لا كي حزبي واحتمال ديتا خالق دي اسوكو اندان كما انجمني اسوكو نمونه كي بحث كم ايش قضايا دهو كي من متامن ديفشونا بس بروجيت مثلا جهاندنا كهربائيه كدي 14 بروجه 8 بروجه بو كسابو يعني نبو جندكيا نبو يعني جركك بلكو بو كسكيا يعني شش بو يدقشتي بون هش بو تاكي كسيبون نبونا يعني ام بجين اف شوازات بتا اگر هندكو افريقيا دهات هيجي بس هيك شوازه كي درسنا دا بشكرن ايش كيف كشف مشد لو قناعتهم هيك افتوان بابا شر سركيكو فعلا جا كدي بجم دهات هرم كردستان دهات كي باشه بس يعني شوازه كي وصل يعني نعدالت خالق يا جرينج اس اما جاب كم تمام بجا من موضوع باريس جاد هوكي اما كو باريس جاد هوكي راسي همي قبل في غاز فيك لو غازن ديت كاين وعمد بوينا قربانيه ام بجين يعني ام بجين ناكوكيتنا بين هردو حزب يساركي شخكي وهولي وراحكي وسليماني دوك بتا قرباني هيك بس حكي افروكا رجا هجاريه بارزغا دوكش هم كم ترى رجا بيكاريش هم يعني بترى رجا نبونا خدانت خانيش هم كم ترى يعني قرباني داش هم يا بترى بروجيت استراتيجي هم يا كم ترى يعني حتى وقت دا ما وكو اماره كلمه مثلا بولمونه كان اندر باس اوفر باس مثلا هولي هنا كان دوكي هنا نبدا اكس صدمه يعني عفوا 20 شوان ابي مثلا مقارنه هولي اللي كان سليموني بكي لو ما بيجي اف بو اجر هندكو نعدالتك هبتن جلجو ان بيجين جلجا وكو امكانات ام بيجين امكانات الداريه هرم كردستان هكا خود محدود جيبن بس شواز دابش كرنه عدالت دانين هكا تو داد بري يعني دابش كي بجا شواز مثلا دابش كرنه سر قرباني دا يعني بيجين يعني عدد يعني كاغي صباح يوكو بونمونوكو انداماني انجمني باريزغا ياخذوكو بونمونه باريزغا كان يعني للروي بيداني بيشنيار وبلاني هم كرد مودا هم استراتيجي بو حكومه هرمي كردستان بو كايشي لسربكا للروي رخصنوي داهاتو يعني شو رولك بو رولتان هبو ياخذ رولك كم بو ياخذ اگر هبو بحكومه بهندوري نغرتوا الناس بيجم بتم واقعي باغفين انجمنت باريزغاد وكي جهه داخليه يعني بقناعتها من هرم كردستاني تشكلين بو جوان كرناري خوي ديمقراطي اما وكو واقع نهر كردستان نوكو حكومة هرم كردستان نوكو قيادة ياسس هرم كردستان جل قناعة برول أندمت أنجمنت باريزغانينا لو ما جاء أفريقيا يعني أو هكذا تسحكي سروبري أنجمن باريزغا مثلا بونمونا يا ساق سقط وجل كيمات تداهين نبشتوانية كابو يا بحسب أنجمن باريزغا وحتى إنه كجهة داخلية أنجمن باريزغا حتى إنه ك يا كحسابين يكون باره خو فيا بدش باريزغا يبرجلتن حق شاي إذا بشتيجي بتشد محاسبة يا باريزغاري بكاتن سر بابتك يعني بجني جنباليه مستحيل تمشي في بكي يعني امكانات بردست وانا ابو الجل هندجي دا قالك جو مثلا انجمن باريزغا قالك كارجت كان بونمونه ايش كار سركي بابت ديفشونا بابت جنباليه بس جهه استك احتمال تدخلك حزب نهرت افكار بتكره لو مقنعه بلي انجمن باريزغا افكار يتكرين مبخو اكو عندما انجمني تشنجارك اكدو بروجي من بيشكش كرين وزاره معنيو سوباسيف عندش وانا هات نجيبه كرنجي بس بجم است مطلوب النخل اصلا مطلوب منه قال لك اگر هبونك احتمال هي اندمت انجمني ام بجن انجمنت باريزغا نشنا رولا كي بارت في بابتي ببينه دست خوش سيده صباح ديمو خدمت جناب سپاسكم دكتور كامران يعني یەکی شکل و خاڵانی کە ینی ئەبێت لە زۆرێک لە وڵاتان یاخود لە هەرێمەکان کە پەیڕەوە کرێبووی کە داهاتیان دیار بێت یاخود ڕێخستنەوەی داهات و خەرجی و ئیترەوەی کە هەیە دەستیانەکەوێت لە بوارەکانە لە ڕوویدارایەوە کە دیار بێت ینی سیستمی بانکیە بەڕاستی یعنی ئێمە لێرە ناڵێنین بەدەست نەبوونی سیستمی بانکیەوە ینی چەند ساڵە خەڵک هاوارەکە یاخود شارەزایانی بوارەکە کە ئێوەن هاوارەکەن ینی هەرێم تا ئێستا سیستمێکی بانکی پێشکەوتوو باشی نییە کە جێگەی متمانەیەم هاوڵاتیان بێم حکوومەتەکەش بێ بەڕاستی
هۆکارەکە چییە کە نییە ئەگەر هەبێت ئەمە کاریگەری بێت لە ڕووی ڕێخستنەوەی داهات و باشکردنی داهات و بۆ نمونە بڕەپارەیەک ئەگەر لە بەغاوە بێت یاخود هاوکاریەک لە وڵاتێکەوە بێت بخرێتە ئەم بانکەوە بتوانێت سوودی لێبینێ بەڕاستی. بەڵێ لە ڕووی ئابووریە بەڕاستی بۆ حکوومەتی هەرێم بۆ حاڵ وەزعی ئێمە کە مەسەلەن سڵتەی نەقدیمان نییە سڵتێکی نەقدی سەربەخۆ بۆ هەری حکوومەتی هەرێم نییە لەبەرەوە بۆ بانکی حکومی لەگەڵ ئەوەیانیم لە بەرەوەی کە تو هەر کاتێک بانک پارەخسە بانکەوە کاتێکە حکوومەت بە حاڵ یعنی یەک حاڵەتی بەسیط لە ئەوروپا و ئەمریکا ڕووبات کە نرخی نەوت لە $100 بێنێتە سەر $50 ئەو کاتە بانکی حکومی پاریتیان نامێنە و سیقە لە دەزای و ئەنج ئەو سیقێتە ئەگەێتەوە متمانێتە ئەگەێتەوە لەلایەن خەڵک 5 ساڵی پێچەوە بە کەڵک نایە بەڵام ئەوەی کە زۆر گرنگان بانکی ئەهلیە کە حکومەت لە ڕێی بانکە ئەهلیەکانەوە لە بەرەی بانکە ئەهلیەکان بە ئەفیشنسی کارەکان بە شێوەیەکی کەفوو کارەکەن هیچ کاتێک پارە ناخەنە پرۆژەوە ئەگەر هاتوو بڕێک پارەی احتیاطاتێکی گەورەی خۆیان نەبێت لە ناو بانکەکانە لە بەریکەوەی سیقە لە دەزێن هەکە بۆ سێنم دکتۆر ینی بۆ قسەکەش لە بیر نەچێتەوە زۆرێک لە بانکی ئەهلیشمان هەبوو لە ماوەکانی ڕابردوو بینیمان لە هەرێمی کوردستان کە بە هەندێک لە هۆکارەکان ئەوانیش مایەپوچوونی خۆیان ڕاگەیان و خەڵکێکی زۆر وەڕاستی زەرمەند بوو کە پارەکانیان لێ خستبوو ناو پرۆژۆ یاخوددایان نەبوو لەو بانکانە لە ئابووریا شتێک پێڵێم ریسک مانجمنت یعنی ئەبێ ئەو بانکانە ریسک مانجمنتی خۆیان هەبێت مثلەن ئەو پارانێکی خینی ئیسtismarاتەوە ئەگەر هاتوو ئەگەر زەرر بکات چەندێکی بۆ ئەگەڕێتەوە چەندێک زیانەکە و چەندێک تەسیر لە پاری بانکاکە ئەمە لە ڕێ ئەمە ئەم ریسک مانجمنتە بانکە خۆی ئیکا بەڵام شتێکی ترمانەیە پێڵێن احتیاطاتی نقدی قانونی کە ئەمە احتیاطاتی نقدی قانونیە کە بانکی مرکزی ئێمە وەکوتم نیمانە بەس بانکی مرکزی بەغا طبعا هەیەی هەر بانکەکە ئیجازە وەرەگرێت ئەبێ احتیاطاتی نقدی قانونی بەرەک لە پارەکانی لە بانکی مرکزی دانێت بۆی کە وەک بۆ ڕوبەڕوونی قەیرانەکان بەکاربێنێ حکوومەتی هەرێم ئەتوانێت ئەم شتە بەکاربێنێ بەرامبەر بە بانکە ئەهلیەکان ناڵێم ئەتوانێت احتیاطاتی نقدی قانونی بەرەک لە پارەکانی لەسەنێ بەڵام ئەبێ ئەتوانێت وەکو باک وەکو بڵێن پشتێک بۆ بانکە ئەهلیەکان مەسەلەن بڕێک پارەدانێ بۆ ڕوبەڕوونی قەیرانەکان بەڵام بە شەرتی خۆی لە ڕێگەی ئەو بانکی کە ناوی ناوە بانکی بانکی مرکزی هەرێم ئەوی کە لە هەولێر و وەبزان فەرعی لە سلێمانی شاه هەیە ئەتوانێت لە ڕێگەی ئەو چاودێری بانکان بکەن کە چالێکی ئابوووریەکانیان بۆ خستنە گەڕی پارەکانیان چەندێکە چونکە خەڵک پارەی خستە بانکەوە ئەوان ئەچون ئیسtismarات پێکەن ئەو ئیسtismarاتە زەرر بکات واتە خەڵکەکە زەرر کات و ئەبێت توانێت دەفعکردنەوەی پارەکانیان دیار ئەبێ سەرمایەکانیان واضح بێ و ئەبێ لە ساڵدا 15-20 ئەو ئیسtismarاتانە بخەنە ئەو پارەی بخەن ئیسtismarاتەوە کە هەیە یان ئەو ئەمە چەند جۆرێک وەداعمان هەیە مەسەلەن وەداعی جاریمان هەیە ئەو پارەی کە تۆ من مانگانە 1,500,000 حسابەکە و تۆ ڕۆژانە لی دەرەکەی کەواتە ناتوانێت بانکە ئەو بەکاربێنێت ئەو حسابانەی کە حسابی مەسەلەن ئیدخارن مەسەلەن حسابی پاشەکەوتن تۆ کە کاتێک پارێک خیتە بانکەوە تا 2 ساڵ بۆ نییە وەریگریتەوە بەڵام طبعا ئینترست ڕێتی هەر شتێکی ئەویان مەسەلەیەکی ترە لەو سیستەمەیە تۆ تا ئەو پارەیە خاتە گەڕ و تۆ ناتوانیت داوایکەیتەوە دوایی کە طبعا ئەوان خەبیریان هەیە کە چالشی ئابوووریەکان چی لێ تا ئەو ئیسtismarاتان بکەن طبعا ئەم ئیسtismarاتانی کە من باسەکەم ئەم پارەی کە خەڵکی خاتە بانکەوە و بانک ئەی خاتە ئیسtismarاتەوە ئەمە معادلات بەتاڵی پێدابەزێ حکومەت ناتوانێت ئەوە بکات کە ناتوانێت ئەو بکە پەنابە بەر کەرتی تایبەتیش بۆ شێوەی چاودێری کە لە وڵاتان هەیە لە ئەوروپا ئەمریکاش خۆ بانکان چاودێریان ئەکرێت لەلایەن بانکە مرکزیەکانی ئەو دەوڵەتە بۆ نمونە ئەمریکا ئێستا بانکی مرکزی چاودێری وردی لەسەر بانکان هەیە بزانین چالشی ئابوووریەکان چیە بێ هەر کاتێک 2 ساڵی 2008 کە بۆی مۆرگەیتەوە ئابووری ڕووخای کەسە بانکی سنترال بانکی ئەمریکا فریای کەوت و یعنی هەڵی پاڵپشتی دارێ ئەم پاڵپشتی دارەیە بۆ ئابوووریکی وەکو کوردستان حکوومەتی هەرێم ئەتوانێت ئەو پاڵپشتی دارایی بکات ئەی بۆ نایکە ئەی بۆ نایکە دیارە پلان نییە ڕەنگە نەشی زانن من ناو خۆگاکارەکەی نازانم چییە ئێستا من ئابووریم تەفاسیلی ئەمە هەمووی زانم چکە بە دراسە خوێندومە بەڵام ڕەنگە یەکێکتر پسپۆڕێکی بواری تر بێ کە من نەیزانم لەو پسپۆڕ ئێوە مەسەلەن یان ڕاوێژکاریان هەیە بۆ پێناڵن یان ڕەنگە بە قسەی ڕاوێژکارەکانیشان نەکەن من تەفاسیلی نازانم بەڕاستی کە باشە کەواتە ینی بوونی ئەم هەموو بانکە ئەهلیە هەرێمی کوردستان نەبووتە هۆکارێک بۆ ئەوەی کە هەم هەرێمی کوردستان بتوانێت لە ڕووی ڕێخستنەوەی دارایی خۆی سوودی لێبینێ هەم لە ڕووی ئەوەی کە بەتاڵە نەهێڵێت و فرسی عمل زیاتر بدۆزێتەوە بۆ خەڵک ئەمانە ژانی سوودی طبعا بانکەکە خۆی ڕاستەخۆ فرسی عمل تەسیراتی بانک بۆ کەمکردنەوەی فرسەتی عمل کەمە بەڵام بانک چییە ئەمە کە باسی بانکی ئەهلیەکەین بۆچی نەبووە لەبەری کە من لە 1000 کەس 10 کەس حسابانکی نییە هەشی بێت پارەکەی معاشکی ناخاتە بانکەوە بەڕاستی ئەمە مشکلەکەی ئێمە هەمومان پارەمان هەیە لە ماڵەوە ئەو پارەیە لە ماڵەوە دانراوە ئەو پارێکە لە ماڵەوە دانراوە کوایەک بێکار بێت حەزەکەین لەبەر چای خۆمان نابێت
بالضبط لبريك كشكاوي طبعا متماننيه ام باريك لنا ما لابو كوي بكار بيت سرعه تداولي نقود زوزو غرينغ ابوريا كتو ام باري تدرو اي بانك طبعا من مليونك 2 مليونك اي شيء مليونك زور ابيت او اشت بانك اي خد استثماراته مثلا لبازار كخسي بازار وهذا بازار اجغلت سبب بازار بصاوه ساوته مثلا خو بازار هيك على شيء ثانيه بازار خو من براسي على شيء وينيو ما بس مو يعني حركه سرعه تداولي نقود يعني او ابوريا بيلان سرعه تداولي نقود يعني فروشتن وكرين ومانه براسي زور سيست صار راي كان ودو بحفتاو $50 بوتي لبريك امبارانا همي خلق لمالو دايناوا ونيا فلكتويشن ريا مثلا تقلبات ابوري الريا وجار دا يعني بزانه وصعقت شي دي كواتا امانو كهم بارانو كسجن كر لمالو كواتا مثلا تشالش ابوري كان زور نابه كزور نبواتا رجي هجاري زور بيت رجي بيكاري زور بيت مثلا نمو اقتصادي مان كم ابيت مثلا امشتان الرؤيات كواتا بانك هو كاري سرتي بويكا هاني تشالش ابوري كان باو هاني نمو اقتصادي قشي ابوري باك زياد براسي لكل سنه او كاتك كم تريش بجبنا ودا بسين دكتور اما سودي شمان نبينيو لو بانك مركزياني بغدا كهي ياخذ بغدا خوي رجل لو كيمو كوريمي كورسان نتوين للروداريك والسودي لبيني براسي بنسبه بنك مركزي لهمو ولاتك يك بنك مركزي تنها لامريكا امريكا دوانزا بنك مركزي بس هميان بيونديان ربطيان ببنك فدرالي ولا واشنطن او مثلا العراق يشكل له دولتاني كيك بنك مركزي هي بلام ام بنك مركزيه تشالاجيه مثلا ماني سبلاي زياكات بلام بو هريمي كورسان نايك على لبريكا من اماني سبلاي براسي تنها لبريكا هريمي كورسان ابوريكي تاراديك سر بخوي هي او تدخلي او ابوريناك ابو قرض بعد مثلا مستثمرين او وبرهنا كان بداخل يعني وش نقوا برهنا قرض بابا انديفيدوال تاكا كان مثلا قرض نابتاكم بس بخويان ايا والله بخويان 5 مليون 7 مليون بوتي وبنك مركزيه وهي بريكه تو انا برنت كرني باري هي وهمود هاتنا وتكان اقرته بو بنك مركزيه واحتياطاتي دولاري زور ولا جر سيطري طبعا بنك دولي شايه واي ام اف بتشاودري شي وردي اكاد وهمو ما اون ورقه بلا اما همو كريم كرسان بيبري اللي همو امشتانه وي لبرو من كاتك باس يا كمان ابوري كمان براسي ابوريكي باجنا بلدات وازو باجنا خلق يود ولا نوت $7 توزع اقرته بو فيش صالي 2019 نا اشتيوا بيش اشتيوا نابت نكشتيوا نابت شان صالي كتري في اتشتا اقر بقرنو بلاني باش ما انجا اقرته اقر بلاني باش ما نابت فداخو يعني كم قصيا كم والله متى من نبي واقع كم باسكم دس خوش دكتور كاميران جنس باسكم بلكاغ صباح باپیر يعني هەنگاوەکانی داهاتوی حکوومەت یاریمی کوردستان ینی دەبێت بەڕاستی چۆن بێت لە بوارەدا چکەوە تا بۆ نمونە ئێمە ینی بەڕێکەوتنمان وەکو حکوومەت یاریمی کوردستان لەگەڵ بەغدا ئەمانەوێ ڕەوشی دارایی و ئابووریمان باش بکەین و لە ڕێگەی ئەوە ینی هەلی کار بدۆزینەوە بۆ گەنجانمان و ئەو کۆچی کە ئێستا دەستی پێکردووە گەنجان دەیانوێت بچنە دەرەوە ئەمە تا ڕادەیەکەم بکەینەوە هەژاری کەم بکەینەوە و هەروەها سێکتەرە گرنگەکانی کە لە هەرێمی کوردستاندا هەیە بەرەو پێشی بەرین چکەوە زانی ئێستا تا وەرزی هاوینە دەبێت کارەبا زیاب بکەی ئێستا وەرزی وشکە ساڵی و کەم بارانی بۆم ساڵ دەبێت تۆ ینی پلانیەوە تا بێ ئاو بۆ هاوڵاتیان دابینکەوە تا زۆربەی ناوچەکان یاریمی کوردستان ئەبینی بێ ئاون یاخود بە تەنکەر ئاویان بۆ دابین نەکرێ یاخود بە 3 ڕۆژ جارێک ئاویان دێتەوە ئەم پلانانە دەبێت لە داهاتوە هەرێمی کوردستان چۆن بیری لێ بکاتەوە بۆی کە ئێمە بتوانین خاوەن هەرێمە بین کە لە هەموو ڕوویەکەوە بتوانین بێتمان خۆمان ڕێخس بێتەوە بەڕاستی و ڕۆڵی ئێوە چییە بێ بۆ ئەوە لە داهاتوە جوانه دكتور كاميرون اماجب بابتكي كي طبعا بابت مجن جوران كاري تعامل الموضوع مجن دهات هرم كردستان وكو جدر جداخل هرم كردستان يعني افریقا بجن دهات سرکیان بجن جدر سرکی اعتماد اول سر بابت گازب تنه کو به جهداقیه هرما کردستان سه جدرت هین کو جهداقیه گلک دولتا اکشوان جدرات بتا جدر بو هرما بو دولته و دولت بریو بچتن کمتر قیران توجی هرما کردستان کمترن بو نمونه اكد بس دولتا کاشتی لبنان اعتماد یا سرکی سر بابت بجن گشت گزاریه هر بس حق دولتا کاشتو سوریه و کو یا خرابه جی بس احتمال 700 سر بابت کشتو کالیه دولت خلیجی اعتمادوان سر گازیه ما گاز هی ما یعنی وکو جه وکو مروف وکو عرض وکو جنگه کی گنجای هی بو کشتو کالی ما باشترین جهت هی بابت کشتو یعنی بو کشتو گذاری هی بده آماده کردن و جهت آخری حتی اون که امرشن وجود خود سر هی بدین لو ما بجن افریقا اف کشه همی اگر هنده یکو
يعني دکتوری جو آماده فکر کو ام بجن سیاست یا ابوری در سر هرم کردستان کشکات دهش رخی بن یادی ام بجن حکینه افریقا هرم کردستان حکمت بیت مثلا خود سر بیت خوب بگیرد راستیت بجم خالا ایکی بیت اعتماد بر سر بغداد بتن افریقا هرم کردستان بیت اعتماد سر خوب کاتن سر دهات خوب کاتن حتی اعتماد سر دهات خوب کاتن ریخصنا دهاتش رخی و نهلانا مزاخنا دهات ریکت نیاسایی دا و گندالی دا و به یعنی بجن پروژه احتمال جلجا و همی دا و حتی تو ماهی يعني ترى سركيرا في بابت الشرخة كذا وأفضل هاتي تهيت دبي كم أقول بعدالة ببدأ توزيع كنا خالدي أفريقيا أم زاني مثلا كدولة أوروبا همي سيرفيس سيستم بريفاتشن إيك مثلا كيشان كلمة هرم كردستان هم بابت دامزران دنيا بوشي إيك كيشت هرم كردستان في قوي بابت موشة بوشي چونكي أفريقيا رجال موشة خورا قبل هرم كردستان كودي فندق دراسات هندك شهرزاد بواري أبوري دا بحث كان بيجن فرمانبر هرم كردستان 4 دقيقة شولت كاتن 4 دقائق ابخو احتمال 8 ساعات دوام ب 4 ساعات فعلي شول كاتن يعني معناه اف جمعه رمضان يا فرمان برا محتاجين وكو هرم كردستاني بس وكو ام بيجين منافسه كحزبي بو اجر هندك اف جمعه رمضان يعني من بيسمان برخصنوش هي للروي يعني دابش كردني فرمان بران وهروها او ميلاكاتاني كهي والزوري الرجي فرمان بران اديما بسحبتي جوانا اديما بسحبتي قصدهم مثلا بابت فرمان برا چاره سريا بيتش مثلا كيف قبل اوروبا في كيشه چاره سر كريا يعني بوش افريقيا يعني هولاتي هرم كردستاني حريصه بيت دامزراندن بس تفكيرات موضوعي خانه نشين ده چه تشي دينينه چونكي موچوي احتمال 400,000 دشتا كومباني كده مليون ليفا ورگرتن بس مستعده ب 400,000 شركه نشت مليون ليفا چونكي زان باشروجه نويتا مثلا خانه نشين اما تو سيستم در بخا مثلا كومبانيا ابات كارت كاتن هر کسی که کیر کارت کردن تو ده هر پارا شو ورگیری ده بو کم که وکو صندوق خانه نشین دا دو ماه وقت يعني وقت اف کسه نه فرمان بربتن بيت خانه نشين كرن في حريصان بتشتا موضوع وظيفه قالك دي وظيفه هيرن دي شنو كاري دي اذا تابور جي بيش اخص تا ده موضوع دا مزران دي كيم كير تا مزختن حكمه دي كيم تر كرن وتا اف بابتا جي شرا سر اذا افجي ام بيجن بابتا كي بيت شرا سر كرن قالك كرنك افريقيا الهرم كردستان راست اكس كيش ما موضوع موجه تا ما جي بيكر بابتا الندد فري افريقيا الهرم بارزغادو كاين نمونه مثلا رجا مثلا فرمان بدت يتهرم كردستان يبارزغادو كيكو وكو جمارة يعني خلك هرم بارتقا دوكي احتمال 20 ساعة 24 الصدية رجا فرمان برا نابت دوازة الصدي باشه يعني سرچه اساس مثلا اف رجا قيمته بس هيك فرمان برا كي احتمال يعني ريفابريا كجشتي بارزغا دوكي هبتن برانبري احتمال ريفابريا كدي بارزغا كدي بتن اوان بتر فرمان بر هبن اول بت اگر هندكو افريقيا اف رجا مازنا فرمان برا كود همي قبل هرم كردستان و چند ساله كشا مچه كشا موچه چونكي او رجا دام از راندر شخي كي ام محتاجين شخي كي ماجي كو ما قلت اك دو موچه و سه موچه و بندي وار حتى انه كيف بين اشار سر كرن اوتوماتيك دي وارده كي باش بتاعتن تو شيء ابي دي شيء اون كشه هم بيجي كچاره سركي امل كمتر لي خولك دو سرنج و بيامي خوتم بيبليك اكس با سباستك والله جارك دي بيجم يعني هرم كردستان استمنين كو بابتي چاره سركتن جديد بابتي يعني شخص سيده جدي بتن بابتي حزبات يبدا تاريخي برجواندي في ملتي دوندا برسنگي خو بنگاوت جندي باوتن يعني تدخلات حزب و موضوع هذا نبن بقنا عطا من هيك ابا بدا كيرن قال هندي دا ريخصنا وارد هرم كردستان شرخي و وريخصنا دا يعني مزخنا اف وارد مهاجي بشي وزكي دات برونا بقنا عطا ممدشين چاره سرید باش به هرم کردستان ببینید و برای روزکا گشت داشتین. دست خوش به ماموسا سبع سپاس دکم دکتر کامران یعنی ام اتوانین ام قناغ قرسی که لماوکانی رابرد و لیستاش تا رادی که یعنی فشار کان لسر من کم بوته ولا ده تویشی نزیک ده تی پرینین اگر اتوانین بو نایکین و اگر ناتوانین هو کارکان چی سپاس دکم کوتا پیامی خود. بله براسی هيمني سياسية حالتي سياسي تأثيراتي جوري لسر چالشي أبوريا كان هي مثلا أجي إراديك سياسي هبه بويك خرج كان ركب خريطه أما براسي كاريه جريك جوري أبيد بقى راستي شاكبوني بارودو خكا أما خالي دوم أجر حكومتي لما تماوي ببيبا نود بيبا $100 وصلوا $100 بوجه شهر سر نابد أجر بمنهجي استعبروات أما خالي دوم خالي سيم أويك إما نابي بتماي أوج بين مراسي من خومي سابت تماي أونيم كوصعك وايلي بتشتوس بيش صالي 2013 هرشنا أوي بيش صالي 2013 للرئة أبوريا وضعي صحي نبو وضعي
وەزعیەتی زۆ خراپ بوو لە بریکە داڕمانی سێکتەرەکانی ئەوی پێڵێن نۆن ئۆیل سێکتەر مەسەڵەن ئەو سێکتەرانەی کە ئۆیل نین ینی نەوتینین هەمووی داڕمان بە تایبەتی زەراع و سناع و حتا سیاحش داڕماوە لە بریکە ینی تێچووی سیاحێک ینی گەشتیارەکە کوردستان زۆ لە تورکیا و ئەردەن و سووریا ئەمانە زیاترە بەڕاستی ئەمە بەڕاستی مەترسی بوو ینی بۆ هۆکارەکەی هۆکارەکەی ئەو ئینجەکشنە بوو ئەو پارە زۆرە بوو کە لە ڕێگەی نەوتەوە هاو کەواتە چییە؟ ئێستا ئێمە ئەبێ حکوومەتێرن پلانێک دانێت ینی دیڤلۆپمنت پلانی هەبێ مەسەڵەن پلانی تەنمیەی هەبێت تەنمیەی ئابووری هەبێت کە چی بکەم کە لە داهاتووە مثلەن ئەو پارانی کە هێتە بەردەسی بیخاتە نەفەقاتی سەسماریەوە بەلایانی کەمەوە و ڕۆڵی کەرتی تایبەت زیاتر کە و نابێت کەرتی تایبەت بە شەکەی احتیکاری بێنێتەوە کەوەی کە ئێستا لە هەنێ ناوچەیە. سپاس بۆ وەرێک لە میان بەڕێزەکان دکتۆر کامران قادر دکتۆرا لاوی کە ستودیۆ لەگەڵ ما سپاس دەکەم سپاس بۆ مامۆستا سەباح باپیری ئەندامی ئەنجومەنی پارێزگای دوهۆک کە ڕاستەوخۆ لە شاری دوهۆکەوە میوانمان بوو لە بەرنامەی پانۆراما سپاس دەکەم بەڵێ بینەرانی بەڕێز دەڵکەم شەوی پانۆراما پێشکەش کرا خواتان لەگەڵ.